نزیکەی 2 مانگ دەبێت پرۆژەی تۆمارکردنی بایۆمتری بۆ تۆمارکردنی سەرجەم فەرمانبەران و موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە و تا ئێستا ژمارەیەکی زۆر لە موچەخۆران خۆیان لەو سیستەمە تۆمار کردووە. موچەخۆرانش خۆشحاڵن بە دەستپێکردنی ئەو پرۆژەیە، چونکە خۆیان دەڵێن بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە دەتوانرێت مافەدارایەکانیان بەدەست بهێننەوە کە لە ئیسادا بەهۆی ناڕوونی لە لیستی موچەخۆران فەرمانبەران ناتوانن مانگانە تەواوی موچەکانیان وەربگرن. شتێکی باشە بەڕاستی ئەگەر ئەو سیستەمە سەر بگریتن لۆ ئەوەی ئەو فەرمانبەرانی کە دەوام دەکەن لۆ خۆیان بەشکەم ئەوانیش موچەشی باش وەردەگرن و پارەکە لە داهاتی حکوومەت زیاد دەکات لۆ ئەوەی ئەو بندیوارانە نەمینێ ئەو دوو موچانە نەمینێ ئەوەی هەیە لەوانەیە 3 موچەشی هەویتن هەیە هە دەوام ناکاتن بەشکەم لەبۆ خەزینەی حکوومەت بگەڕێتەوە ئەو پارانە فەرمانبەرەکانی کە دەوام دەکەن و کە ماندوو دەبن بەشکەم خوا بکاتن سیستەمەکە بڕێک باش بیتن و بژێوی فەرمانبەران بڕێک باش بیتن. لە ئیسا دەگلەی زۆر لە لیستی موچەخۆرانی هەرێم دەکرێت بەوەی ژمارەیەکی زۆر بندیوار و 2 موچە و 3 موچەی تێدایە کە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە تا ئێستا حکوومەتی هەرێم لیستێکی موچەخۆرانی ئەلکترۆنی لەبەردەستدا نییە بۆ ئەوەی لە ڕێگایەوە بتوانرێت ڕێگری لەوانە بکرێت کە ماگانە چەند موچەیەک وەردەگرن. کە عەقەکی خۆتا تو 2 موچەت نەوی 1 موچەتەوی حەقی خەرچیتکە نەخۆی هەر کەسە بە عەق خۆی بگا هەیە 2 موچە هەیە هەیە زیاتر هەیە ئەوە سیستەمەکی باشە لەبۆی ئەتوو کۆدەچ خۆتەیە ماگانەکە موچەکە دێ لە خۆ دێ موچەکە وەردەگری حەقی کەس ناخۆی هەر کەسە و 1 مەعاش خۆی هەیە و ئیتر کەس عەق کەس ناسووتێ. لە هەرێمی کوردستان لە ڕێگەی 76 بنکەوە پرۆژەی تۆمارکردنی بایۆمتری جێبەجێ دەکرێت بۆ ئەوەی لە ماوە 3 مانگدا تەواوی موچەخۆران ناوی خۆیان لەو سیستەمە تۆمار بکەن و دواتر ژمارەیەکی حیسابی تایبەت بە خۆیان هەبێت و لە ڕێگایەوە موچەکانیان بە شێوەیەکی بانقی وەربگرن. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.